بۆ سێهەم جارە بەشداریەکەین لەم جۆرە پاڵەوانەتیانە و لەخوا بەزیابە زۆر بەباشی بەڕێوە چە پاڵەوان دەکرد. بۆ یەکەم جاکەی بوو بەشداریان پاڵەوانێت کرد. نزیکی ساڵێک لەمەوە پێش. تا چەند حەزە بۆ ئەم یاریە هەیە؟ ڕاستی وەرزشێکی تایبەتە، تازەیە لێرە، بەڵام ئیسابەی کەمە، بۆیە و کەمێک چۆنەڵێ یاریکی کوردەواری حەماسیە، بۆیە خواستی زۆر لەسەرە و ڕۆژ بە ڕۆژ بەرەو گەشەکردنە ڕوا لەخوا بەزیابێت. چۆن بوو حەزت بۆ ئەم یاریە دروست بوو سەرەتا؟ ڕاستی من هەر لە مەکتەبەوە لە 15 ساڵی حەزم لێ بوو و مامۆستا دانەر وەکو هێنانی بتوڵەکە بۆ کوردستان تیمی دروست کرد و منیش کە ئاگادار بووم چوون بۆ لایەن بۆ یاری و تەمرین. پلان هەیە بەشداری پاڵەوانەتی نێودەوڵەتیەکان بکەیت لە دەروی وڵات؟ ئینشاڵڵا بەشداریمان کردووە لە وڵاتی ئێران و ئەنجامی زۆر باشمان بردووە لەخوا بەزیابێت.